حکومەتی عێراقی بودجێ بەکارخستنی هەیە، حکومەتی عێراقی بودجێی سیادی هەیە، بودجێ حاکمەی هەیە، لەمانە قەرز ئەکا قەرزی نێودەوڵەتیەکە، بانقی مرکزی لە بەردەستی خۆیەتی ڕۆژانە 3,250,000 بەرمیل نەوت بۆ خۆی فرۆشێت، داهاتی بەندەری بەسڕەی هەیە، داهاتی هەموو پارێزگاکانی حکومەتی عێراقی گەڕێتەوە بۆ خەزێنەی حکومەتی عێراقی بەپێی ئەوەی کە نادزرێ ئەوەی کە ئاگەڕێتەوە. سەردانی کەرانی ئەوەی کە باسم کرد نەجەف و کەربەلا و زیارەتکاران هەیە بۆ ئەوێ، یعنی داهاتێکی ئێجگار زۆر هەیە لە عێراقوە. ژێرخانی ئابووریان ئەگەر بڵێن ژێرخانێکی باشە چونکە دەوڵەتن بەڕاستی ئەوان و لەو پارەی کە لە بەردەستیشانە چەند محافەزەیەکی هەرێمی کوردستانیشان لێبێ بەش کردووە، بۆیە بەس بۆ خۆیان ئەیخۆن و بۆ خۆیان بانزینی پێهەرزانەکەن، بۆ خۆیان ئەتوان هەموو شتێک بکەن یانی بەڕاست. بەڵام ئەوە نەبێت کە ئێستا ئەچیتە کەرکووک یاخود بەرەو خوار ئەزمەی بانزین نەبێت. لە هەندێک شوێن هەندێک بەر وێزگەی بانزینخانە ئەبینی بە 2000 سیارەی لێوەستاوە بەڕاستی. یعنی ئێمە ئەو دیوە ناشرینەی هێشتا جنوب یان بەڕاستی زۆر پێویستە میدیاکان ئیش لەسەر و بابەتە بکەن.